پێت وایە بەغدا لە ناردنی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ هیچ ئەمە عبادی نەماوە چونکە زۆر جار وعدی دا وعدی خۆشی بجینە اینەوە باوەڕ ناکەم گە کووردا چجا عبادی ڕاست بێت نانێری چونکە زۆر وعدی دای وعدی خۆشی بجینە اینەوە پێم وانە تەنها ئەوە قسەیە بۆ ڕازیکردنی لایەنی شیعی و بەکاری دێنەوە هەروەها لە لایەکی تریشەوە ئەو کات کوشتنە دەیەوێت تا ڕادێ کورد لەو مەسەلەی یەکسەر بێ ئەمەل نەکا بۆیە پێم وانە کە عەبادی جددی بێ لە ناردنی مووچە و پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. حکومەتی بەغا ڕاز ناکات لەگەڵ حکومەتی هەرێما بەڕاستیەکەی حکومەتی هەرێم زۆر چۆتە پێشەوە بەس بە هیچ شێوەی بەغدا نایەتە پێشەوە بەغدا ڕاز ناکات لەگەڵ ئێمەیە عەبادی ڕاز ناکات لەگەڵ ئێمەیە حکومەتی هەرێم زۆر شتی کرد زۆر هاتە پێشەوە بە هیچ شێوەیەک بەغا نایەتە پێشەوە بە هیچ شێوەیە لەگەڵمانە بەڕاستیەکەی حکومەتی هەرێمە ئەوەی لە دەسەڵاتیە هەبووە کردوێتی پێم وانە حکومەتی عێراق بۆ ئاسانە مووچەی فەرمانبەران بنێری چونکە عێراق لە قەیدانێکی سەختی داراییدایە نزیکەی 100 ملیاری خەرجدارە